گومان دەکرێت ساڵی 2020 خراپترین ساڵ بێت بۆ ڕۆژنامەنووسان. ئەمە بە پێی زانیاریانەی تا ئێستا سنتەری میترۆ بۆ داکۆکی لە مافی ڕۆژنامەنووسان کۆی کردوونەتەوە. بەداخەوە هێزە ئەمنیەکان بە چاوێکی دوژمنکارانەوە مامەڵە لەگەڵ ڕۆژنامەنووسانەکان ڕێز لە پیشەکەیان ناکەن کە کاری ڕۆژنامەنووسی پیشەیەک و بە یاسا ڕێکخراوە و ئاعتراف بۆ ناکەن کە ڕۆژنامەنووسان مافی خۆیانە ڕووماڵی هەموو چالاکیی گشتی بکەنەوەی کە لە یاساکەدا هاتووە بۆیە بەردەوام لە کاتانەیە دەبینین لەلایەن هێزە ئەمنیەکانە مامەڵێکی ناتەن دروست لەگەڵ ڕۆژنامەنووساندا دەکرێت. هەوراز ئەحمەد خانمە ڕۆژنامەنووس ماوەی 10 ساڵە وەک پەیامنێری مەیدانی لە هەرێمی کوردستاندا کار دەکات. ئەو دەڵێت بە تەنها لە ماوەی 6 مانگی ڕابردوودا 5 جار پێشێلکاری لەلایەن هێزە ئەمنیەکانەوە بەرامبەر کراوە. لە هەر حاڵەتێکا کە ڕاگەیاندن یاخود ڕۆژنامەنووس بە جۆرێک بە دڵی دەسەڵات یاخود ڕووماڵێک بک لە بەرژەوەندی دەسەڵات یان لە بەرژەوەندی ئەو ناوچەیان نەبێت کە ڕووماڵەکەی کردووە ئەکەوێتە بەر پەلامار و هەڕەشە و لێدان وەکو بینیشمان لە ماوەکانی ڕابردووە لە کاتی خۆپیشاندانەکاندا کە گرژیەک یان ئالۆزیەک دروست دەبێ و مەترسیەک دروست دەبێ ڕاستەوخۆ ڕۆژنامەنووسان و کەناڵەکانی ڕاگەیاندن دەکرێن ئامانج. زۆربەی پێشێلکاریەکان لە کاتی ڕووماڵی خۆپیشاندانەکان لەلایەن هێزە ئەمنیەکانەوە بەرامبەر بە ڕۆژنامەنووسان دەکرێت. وتەبێژی پۆلیسی سلێمانیش ئاماژە بەوە دەکات هێزەکانی ئەوان ڕاهێنراون و پێشێلکاری بەرامبەر بە ڕۆژنامەنووسان ناکەن. هەر کەسێک هەر ڕۆژنامەنووسی هەر هاوڵاتیەک بەڵگەی پێبێ کە ئەفسەرێکی پۆلیسیا کارمەندێکی پۆلیس بێهۆ دەستدرێژی کردوتە سەری ئەتوانێت سکاڵات و مارکا و لە دادگا حەقی خۆی وەرگری. پێشێلکاری لە هەرێمی کوردستاندا بەرامبەر بە ڕۆژنامەنووسان لە کاتێکدایە کۆمیتەی داکۆکیکردن لە مافی ڕۆژنامەنووسان CPJ ڕایگەیاندووە پێویستە دەسەڵاتدارانی هەرێمی کوردستان دەست هەڵگرن لە هەراسانکردنی ڕاگەیاندنکاران و ئەو کەلوپەلانەی دەستیان بەسەرداگرتووە بیگەڕێنەوە و ڕێگە بدەن بەبێ ترس لە پەلاماردان و دەست بەسەرکردن پەیامنێران بە ئازادی ڕووماڵی خۆپیشاندانەکان بکەن. هاوکات مایک پۆمپیۆ وەزیری دەرەوەی ئەمریکاش لە تویتێکدا ڕایگەیاندووە لەگەڵ مەسرور بارزانی سەرۆکی حکوومەتی هەرێم گفتوگۆیان کردووە و ڕایانگەیاندووە بەردەوام دەبن لە پاڵپشتی میدیای ئازاد لە عێراق. زوهرە عەلی NRT سلێمانی.